بەپێی یاسای بودجەی حکوومەتی عێراق بۆ ساڵی 2019 پشکی حکوومەتی هەرێمی کوردستان 12.84 تریلیۆن دینارە. حکوومەتی فدرالی لە سەرەتای ساڵی 2019 وەلەو کاتەدا کە یاسای بودجەی عێراق چۆتە بواری جێبەجێکردنەوە لە کۆی 12.84 تریلیۆن دینار کە مستحقاتی ساڵانەی هەرێمی کوردستانە تەنها 452 میلیارد دینار ماگانای خەرج کردووە و بۆ موچەش بووە کە ساڵانە دەکات 5.44 تریلیۆن دینار. سەرەڕای ئەوەش حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە ئامادەیە داهاتی 250,000 بەرمیل لە خەزینەی دەوڵەتی عێراق ئیداع بکات و بۆ ئاگاداری بەڕێستان بەپێی بڕگەی جیم لە مادەی 10 لە یاسای بودجەی عێراق مستحقاتی دیکەی هەرێمی کوردستان کە ساڵانە دەکا 7.39 تریلیۆن دینار بەپێی خشتەی پەسەندکراوی هاوپێچی ئەو یاسایە لەلایەن حکوومەتی عێراق دەبەردرێت. بۆیە ئەو بڕەپارەیە کە حکوومەتی عێراق ماگانە دەیبڕێ زۆر لە بەهای 250,000 بەرمیل زیاترە. سەبارەت بە بودجە و نەوت وەکو ئاگادارن ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 16 2019 شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نیشاندانی نیازپاکی سەردانی بەغدادی کرد. کۆبوونەوەکان تێگەشتنێکی زۆر باش هەبوو و ئەو شتانەی پێویست بوو لەلایەن هەرێمەوە بگوترێ حکوومەتی هەرێم باسی کرد و بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیران ژمارە 7 لە 30 2019 چەند لیژنەیەکی تەکنیکی دروست کراون بۆ چارەسەرکردنی سەرجەم بابەتەکان و چارەسەرکردنیان.